ئێمە ئێستا لە نزیک لقی 12 پارتی دیموکراتی کوردستانەوەین سەرلەبەیانی ئەمڕۆ خۆپیشاندانێکی هێمنانە لە نێوان کە بە بەشداری چین و توێژەکانی هەڵەبجە بەڕێوە چوو لە بەردەم سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە کە دەیەمین ڕۆژە ئەم خۆپیشاندان و گرتبوونەوەی لە هەڵەبجە ساز دەدرێت و جیاواز لە شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان کە لەو شوێنانەی خۆپیشاندان تیایدا ڕوویدا ئەنجام درراوە لە هەڵەبجە خۆپیشاندانەکان بە هێمنانە بەڕێوە چووە و لە سنووری لقی 12 پارتی دیموکراتی کوردستان کە 11 ناوچە دەکەوێتە سنوورەکەیەوە سەرجەمی کادیرەکانی ناوچەکانی دەوروبەری لقەکەیان هاتوونەتە هەڵەبجە و لە لقی 12 لە ئێستادا لە لقی 12 و ئەم هێزە ئەمنیش کە دەیبینن بۆ پاراستنی لقی 12 و ئەمنیەتی شار لە حاڵەتی ئامادەباشیدان کە خۆی لە هێزەکانی چالاکی مەدەنی هێزەکانی پۆلیس هێزەکانی ئاسایش دەبینێتەوە گەر وێنەگرەکەم هاوکار بێت بەشێک لەو هێزانە وێنەکانیان بگوازێتەوە بۆ بینەران کە لە حاڵەتی ئامادەباشیدان کە بەڕێوبەری پۆلیس و بەڕێوبەری معاونێتی ئاسایشیش خۆیان لەم شوێنەدان کە لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ پاراستنی لقی 12 لە کاتی هەر ڕوبەڕووبنەوەیەک یا لە کاتی هەر خۆپیشاندانێک کە بەرەو ڕووی لقی 12 پارتی دیموکراتی کوردستان ڕوبەڕوو ببنەوە لەگەڵەوەشدا کۆمیتەیەکی ئاشتی لە پارێزگای هەڵەبجە سەرلەبەیانی ئەمڕۆ لە دیوانی پارێزگا پێگەێنرا کە خۆی لە مامۆستایانی ئاینی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ژمارەیەک لە بەرپرسی ئیداری و چالاکی مەدەنی دەبینێتەوە ئێستا دەچینە لای بەڕێز کاکەمال بەڕێوبەری پۆلیسی پارێزگای هەڵەبجە کاکەمال هێزەکانتان لە ئێستادا خراونەتە حاڵەتی ئامادەباشی مەبەست هیچ مەترسیەک هەیە لەسەر لقی 12 یاخود لەسەر ئەمنیەتی شار ئەم حاڵەتی ئامادەباشیە بوو بەڵێ وەکو جەنابتان ئاگادارن ئەو وەسعی کە لە کوردستان هاتۆتە ئاراوە ئێمەش هێزەکانمان لە حاڵەتی ئامادەباشیە بۆ هەر ڕووداوێکی نەخوازرا و ئینشەڵا ڕوونادا کە ڕووداوی ئەم هێزەکانمان لە حاڵەتی ئامادەباشیایە بۆ پاراستنی سەرماڵی هاوڵاتیان و بۆ ئەوەی کە خوێن لە پەنجەی هیچ هاوڵاتیەک یا ئەو شوێنانە کە هاوڵاتیان پەلاماری ئەدەن و کە لقی 12 پارتی دیموکراتی کوردستانە هیچ کەسێک زەرمەند نەبێت. بەرەبەراتی پۆلیسی هەڵەبجە لە حاڵەتی ئامادەباشیە بە هاوکاری هێزەکانی چالاکی مەدەنی بەرەبەراتی ئاسایشی شارە زۆر معاونەتی ئاسایشی شارە زۆر بە هەمومان لە حاڵەتی ئامادەباشیاین و کە هیچ شتێک ڕوو نەدا و من لێرەوە زۆر سوپاسی هاوڵاتیانی شاری هەڵەبجە و پیان ئەڵێم ئەو ناوەی کە هەڵەبجە بە پایتەختی ئاشتی دانراوە بەڕاستی شایستەی ئەوەن و زیاتر لەوە لەبەرەوە هیچ حاڵەتێک نەبووە تا ئێستا ئێمە ئیشارەتی پێ بین بڵێن حاڵەتی دروست بووە کە ئەو ناوە شایستەی ئێمە نییە. من لێرەوە پێتان ئەڵێم کە هەڵەبجە شایستەی ئەو ناوایە بە زیاتر و زۆر سوپاسی مامۆسایانی ئاینی و پیاوچاکانی ئەم شارەکەم کە هەمیشە هەوڵانداوە وەزەکان بەرەو هێورکردنەوە بردووە. کاکەمال هیچ پەیوەندیەکتان هەیە لەگەڵ بارگای لقی 12 کە ژمارەی کادیرەکانیان لە ئێستادا لە 11 ناوچەوە هاتوونەتە هەڵەبجە و لە لقی 12 کۆبوونەتەوە ئەگەر لە کاتی هەر حاڵەتێکدا یاخود هەر خۆپیشاندەرێک ڕۆبەڕووی لقی 12 بێتەوە پەیوەندیتان هەیە ئێوە بە یەکەوە لەگەڵ لقی 12 بەڵێوەکو جەنابتان ئاگادارن بە پێی پیلانێکی خۆیان هەموو ناوچەکان تەسلیم بە بەرەبەراتی پۆلیسی هەڵەبجە و ئاسایشی شارە زۆر کراوە کە ئێمە بارەگاکانیان واتە ناوچەکانیان نەپارێزین و ئەوانەی کە هەیەە کادرەکانیان هاتوونەتە لقی 12 و ئێمە پەیوەندی بەردەواممان لەگەڵ ئەوانایە هەر هەموو لامان هاوڵاتی ئەم شارەین هەر هەموو لالایەک هەر خزم و کەسکاری خۆمانن بەڵە پەیوەندیمان هەیە لەگەڵانە. ئەو ناوچانەی کە ڕادستی ئێوە کراوە ناوچەکانی پارتی دیموکراتی کوردستان هیچ مەترسێکیان لەسەر هەیە لە ئێستادا هێزەکانی ئێوە لە ناوچەکان جێگیر کراون ناوچەکانی پارتی دەپارێزێت؟ ئێمە ئامادەین بۆ ئەوەی کە هەر ڕووداوێکە ببێت نێڵین ڕووبا بەڵام تا ئێستا هیچ شتێک مەترسێکی بەو شێوەیەکە ئێمەشانی باس بکەین. زۆر سپاس بۆ کاکەمال بەڕێوبەری پۆلیسی پارێزگای هەڵەبجە هەکار لەگەڵەوەشدا ئەمڕۆ خۆپیشاندەرانی هەڵەبجە کە لە بەردەم سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجەدا گرتبوونەوە بڕیاراندا بەردەوامی بە خۆپیشاندان و گرتبوونەوە ناڕەزایەتیەکانیان بێنن تاکو و کاتەی مافەکانیان وەردەگرن ئەمە زانیاریەکانی ئەمڕۆ بوو و زانیاریەکان بوو لەسەر هێزەکانی پۆلیسی پارێزگای هەڵەبجە و ئاسایشی پارێزگای هەڵەبجە کە لە حاڵەتی ئامادەباشیدا. بەڵێ وەریە مانگرتنە مامۆستا و فەرمانبەران